ئەی هەمووان ڕوونە کەرتی تەندروستی پێویستیەکی حتمی ئەم وڵاتەیە کە سەرڕای ئەوەی موچەکان بە نیوە ناچڵی بە 3 مانگجارێ بە 2 مانگجارێ بە نیوەی دراوە بەڵام هەم کارمەندان هەم پزیشکان خەمخۆرانە توانیوانە ئیشەکانی خۆیان بە مەزبوطی ڕاپەڕێنن لە خستخانە گەورەکانە لە هەموو ناوەند و با بڵێن بنکە تەندروستەکانە داوامی خۆیان بە مەزبوطی کردووە. بەڵام وەک بەڕێستانە ئاماژەتان پێدا دوێنێ پزیشکانی پلەبند ڕاگەیاندراوێکیان بڵاو کردوەوە کە ئیتر لە توانایانە نەماوە بەم شێوەیە داوام بکەن و بایکۆتی ناوەندە تەندروستەکانەکەن و هەمان شێوە ئەگەر ئەم شتە هەروە بڕوا پێشبینی ئەکرێ وەکو لە چەند مانگی پێشوش کە کرا کارمەندانیش بێنە پاڵ ئەم بایکۆتە ڕوونەکە با بڵین کاتی تەندروستی پێویستیەکی حتمیە وێ ئەگەر خوا نەخواسە بێت و ئەم بایکۆتە بەردەوام بێ و حکوومەت و وەزاری تەندروستی بەم شێوە بێباکانە لەم بایکۆت و لە هەوڵی کارمەندان و پزیشکان بڕوانێ خەلەلێکی گەورە بۆ با بڵێن سلکی تۆبی و تەندروستی دروستە بێت. خۆی کێشەکە لەوایە کە بایکۆتێکی کاتی بۆ موچەیەک چارەسەری کێشە ناکات و حکوومەت و با بڵێن وەزارە زۆر بێباکانە لەمانە ئەڕوانێت لە خەتەریاتی ئەمە تێناگا بێت و ئەم بایکۆتانە بەردەوام بێت کارەساتی گەورە بە دوای خۆیانێت. ئێمە ڕۆژانە لەم شارەیە و لە ناوچەکانی دەوروبەر خوانەخواسە ڕووداوی هاتوچۆوە نەخۆشکەوتن و حاڵی تەواری ئەو هەیە نەخۆشی درێژخایانی هەیە شتی ئەنواع وەشکاڵ نەخۆشی و حاڵت ڕوەکاتە خەستخانەکان جا بێت و ئەم بایکۆتە بەردەوام بێ خوانەخواسە کارساتی زۆر نەخوازرا و زۆر گەورە و ئەوە ڕوەدا.